دەرکردنی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان زەرورەتێکی زۆر گرنگە ئەوە ئەرچی یەکەمی سەرشانی حکوومەتی عێراقە خاڵی یەکەم کە هێزەکانی داوا بکە هێزەکانی تورکیا خاچی هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراقی فیدرال داوا بکە کە هەرێمی کوردستان بەجێ بهێڵن و کە لە ساڵی 1997ەوە لە خاچی هەرێمی کوردستان بەمەبەستی دیاریکرا و هاتوونەتە هەرێمی کوردستان و تاکو ئێستا بە ڕێگەی سەربازی پاشەکشیان نەکردووە و نەڕۆیشتوونە و چەندین بنکە و بارەگای سەربازی لێرە هەن هێزەکانی تورکیا و تا ئێستانیان ویستووە خاچی هەرێمی کوردستان بەجێ بێڵن و بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ هێزەکانیان لە هەرێمی کوردستان زیاد دەکەن و بێگومان دەستوری عێراقی مافی سیادەتی پاراستنی سیادەتی خاچی عێراقی زامن کردووە کە خاچی سیادەتی خاچی عێراق لە دەستی عێراق خۆی بێ ئەوە یەک خاڵی دووەمیان یاسانێ و دەوڵەتیەکانیش ڕێگە بە وجودی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان نادەن نەک هەر سوپای تورکیا بەڵکو هەموو هێزێکی بێگانە بە تایبەت سوپای تورکیا کە لە ئێستاشدا زۆر گرنگە هەموو لایەنەکان پێکەوە لە هەرێمی کوردستان داوا بکەن هێزەکانی تورکیا هەرێمی کوردستان بەجێ بهێڵن و پاشەکشە بکەن لە خاچی کوردستان چونکە بوونی سوپای تورکیا مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان و پێویستە خاچی هەرێمی کوردستان بەجێ بێڵن و هیچ پێویستێک نییە بۆمانەوەی ئەو هێزانە لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان خاوەن هێز و ئیرادە و ویستی هێزی پاراستنی خاچی خۆیەتی بۆیە پێویست بەمانەوەی هێزەکانی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان ناکە و هەروەها پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەرکێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق بە پاڵپشتی مادە دەستوریەکانی دەستوری ساڵی 2005 و بە پاڵپشتی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان کە مافی بەگەلانی دنیا داوە ئازادی سربەخۆیان هەبی و بۆیە قانونی نێودەوڵەتیش ڕێگە بە تەوەغول و یاخود بڵێن ئەو کەلیم ئەو وشەیە کە پێی دەگوترێت تەوەغول بەزاندنی خاچی غەیری خۆت ڕێگە بە تورکیا نادا کە لە هەرێمی کوردستاندا بمێنەوە. بەڵێ وەکو زەروریەت ئەگەر قسەی لەسەر بکەن شتێکی زۆر گرینگە کە ئێمە دان بۆ دابنێن کە حەقیقەتێک لە پاڵ ئەوەدا هەیە کە پێویستە سوپای تورکیا لە خاچی هەرێمی کوردستان بچێتە دەرەوە ئەمەش بە هۆکاری ئەوەی کە ئەمە پێشێلکردنی سنووری وڵاتی اشتراکان لە ڕووی یاساییەوە ئەم وڵاتە پێشێل ئەم یاسانی دەوڵەتێکدا ئەکاتن کە لە بواری نێودەوڵەتیدا پێویستە هەر وڵاتێک سەروەری وڵاتێشتر بپارێزێتن کە بەداخەوە وڵاتی تورکیا حکوومەتی ئەردۆغان نەیتوانیوە ئەم پابەندی ئەم یاسانی دەوڵەتە بێتن لە بوارەدا. پێشێلکردنی سنووری هەرێمی کوردستان هێندەی بابەتێکی پێشێلی یاساییە هێندەش بابەتێکی سیاسی ئەگەرمە پێمان وابێ ئایا لە بەرچ هەرێمی کوردستان بێنەگەل لەو ئاسەدا ئەمە وەکو هەرێم دەبێ بگەڕێنەوە لەو مەرکەز لەبەرەوەی سنووری یاخود سەروەری عراق سەروەریەکی گشتێکە لەلایەن دەوڵەتی عراق و پێویستە بپارێزرێ هەرێمی کوردستانش لە زمانی ئەو دەوڵەتەدا کە پێویستە و سنوورەی ئەو سەروەریە بپارێزرێ بەداخەوە کابینم بێدەنجێکی زۆر هەیە لەلایەن عراق لەلایەن دەوڵەتی عراقەوە یاخود لە جمهوری عراق لەسەرەوەی کە سنوورەکانی هەرێمی کوردستان پێشێلەکرێ لەلایەن وڵاتێکی دراوسێەوە ئەمەش ئەگە بگەڕێنەوە هۆکارسە لەسەرەوە بێدەنجە بێزگە لەو کۆنفلێکتە لەو پێکدادانە سیاسی کە لە نێوان دوو وڵاتدا هەیە چ عێراق تورکیا هەرێمی کوردستانش وەکو ناوەندێک لە نێوان ئەو دوو دەوڵەتە وەکو نەتەوەیە کە بەردەوام دژایەتێکرێتە بێدەنگبوون و قسەکردنی هەرێمی کوردستان یاخود ئەو حزبە سەرۆکیەکانی ئەو حزبانی کە لە دەسەڵاتن لە هەرێمی کوردستان ناکرێمە بە چاوێکی عاتفی و سۆزیانەوە لێ بڕوانین پێمان وابێ ئایا لە بەرچە قسە ئاکات و لە بەرچە قسەش ناکات هۆکاری قسەکردن و قسە نەکردن پێویستە پشت ئەستور بێ بەبوونی پلانێکی استراتیژی و بناغەیەکی سیاسی بتە و کە وای لێ بک بتوانێ یاخود بزانێ هەنگاوی دواتری چاوێتن خەڵک مافی خۆیەتی بە منیشەوە مافی خۆمانە کە داوای ئەوکەن تورکیا سنوورەکانی هەرێمی کوردستان نەبێزێنێت نێتە ناوخاچی ئێمە و لە ناوخاچی ئێمە لە جێ ئێمە ڕابوەستێتن ئەمە هەڵوێستێکی گشتی و ملەتانەیە یاخود نەتەوەیانێک کە پێویستە هەمان بێتن بەڵام بەدر لەوە هەڵوێستە نەتەوەی کە پێویستە هەمان بێت
تاک هەموو کات مافی خۆیەتی کە خۆ پیشاندان بکات یا خود ناڕزایی بەرامبەر بۆ پێشێلکاریانی کە لە ناو خاچ هەرێمی کوردستان ئەکرێ بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئەم ناڕزای هەڵوێز دەربڕێنێت تا چ ڕادەیەک جێی خۆی ئەگرێت ئایا جهتێک هەیە کە بتوانێت جێ لەو داواکاریانە بگرێت یا خودنا